بەڵێ ئەمڕۆ لە دوای کاتژمێر هەشتی بەیانیەوە قەرەباڵغیەک و جەنجاڵێکی زۆر لەسەر شەقامی هەولێر و باڵێن مووسڵ دروست بووە کە دەکەوێتە کوێنەر دەکەوێتە فلکەی باس. ئەم یوتێرنی کە دەیبینن لە پشتی منەوە ینی ئەو شەقامە بەتەواتی یوتێرنەکە داخراوە بۆچی بەوەی ئەوەی کە پرۆژەی فریاگوزاری بەم شوێنەدا دێت و ئەگەر پرۆژەی فریاگوزاری بەم شوێنەدا بێ ئیدی دەبێت ئەم یوتێرنە دابخرێ. بەڵام سەرپەرشتیاری ئەو پرۆژە ئەوەی بە من وت کە ئەم شەو پێش کاتژمێر هەشت ئەم ڕێگایە دەکەینەوە و هەروە کارەکانمان تەواو دەکەین و باس لەوە کە لە کاتژمێر 5 هاتوینەتە کار هۆکاری گرتنی ئەم ڕێگایە چی بووە کاری هەڵکۆڵین لێرە ئەنجام درراوە. پرۆژەی ئاوی فریاگوزاری گەیشتۆتە ئێرە بووە یا با بڵێن بەلای ڕاستی ئەم شەقامەدا ڕۆیشتووە ئیدی بە ناچاری ئەو یوتێرنەیان گرتووە کە لە شەقامی مووسڵەوە دەچێتەوە بۆ شەقامی 100 مەتری و بۆ پرۆژەکانی ئیتاڵی و ئەم ینی ئەم ڕێزە کافتریا و ئەم ڕێزە کۆمپانیا و ئۆفیسا و ئەوەی بێوێ بچێتەوە ینی بچێتەوە شەقامی 100 مەتری دەبێت ڕێگای قەتبڕ بەکاربێنێت. ڕێگای قەتبڕەکەش چۆنە؟ دەبێت بچێتە ناو گەڕەکی سیودوی پارک. لە گەڕەکی سیودوی پارک بە تەنیش مزگەفتی جەودەت ئەسعەدیدا بێتە دەرەوە و لە یوتێرنەکە بسوڕێتەوە ڕاستەخۆ بڕوا بۆ شەقامەکە. هەروەکو دەیبینن لە ئێستا لە جەنجاڵێکی هێزگار زۆر لەسەر ئەم شەقامە دروست بووە. ئەمیش بەهۆی چییە؟ بەهۆی ئەوەیە کە ئەم یوتێرنەی کە لە فلکەی بازەوە دەڕوات بۆ شەقامی 100 مەتری کە لە لای هەولێرەوە دێ بۆ شەقامی مووسڵ باشە لە یوتێرنەکەی کە دەکەوێتە دەستە ڕاست بۆ شەقامی 100 مەتری دەڕوات لە ئێستادا ئەو یوتێرنە بە تەواتی داخراوە و ئەوەی بێوێت بچێتە شەقامی 100 مەتری بەم جادێ بە جادەی هەولێر مووسڵ ئەوە دەبێت بچێت لە ناو گەڕەکی سیودوو بسوڕێتەوە و یاخود شەقامی 120 مەتری بەکاربێنێت و سەرپەرشتیاری ئەم پرۆژێش باسی لەوە کرد بە هۆکاری کاری هەڵکەندن ئەم شەقامەمان ئەم یوتێرنەمان داخستووە و ئەم شەو پێش ئەوەی بگاتە کاتژمێر هەشت شەقامەکە دەکەینەوە بەڕووی هاوڵاتیاندا و هەروە کارەکانمان لێرە تەواو دەبێت کە کارەکان یاخود بابرێن بەستراوەتەوە بە پرۆژەی ئاوی فریاگوزاری.